ئەم کاتە باش کاکتۆر ئەم کاتە باش. نەشتەرگەری ئەمڕۆمان چییە؟ نەشتەرگەری ئەمڕۆمان چارەخوازێکە حاڵەتەکەی زۆر تایبەتە، ماوەیەکی دوور و درێژە توانای میزکردنی نەبوو، دوای پشکنینی تەواو لە ڕێگای ئەشیاوە لە ڕێگای سۆنەرەوە دەرکەوت کە بەردێکی زۆر گەورەی هەیە لە میزڵدانی بە قەبارەی کاکڵە گوێزێکە بێ و پرۆستاتیشی گەورەیە قەبارەی 120 گرامە. لەم حاڵەتانەیە زەحمەتە و ناڕەحەتە لە ڕێگای نازوڕەوە چارەسەر بکرێت لەبەرەوەی کاتێکی زۆری دەوێت و ئەگەریشی هەیە هەمووی پاک نەبێتەوە، هەم پرۆستاتەکە هەم بەردەکە. بۆیە بڕیارمان داوە لە ڕێگای هەڵدڕینەوە هەم بەردەکە دەربێنین هەم پرۆستاتەکە. فەرموو لەگەڵمانە بن، ئێستا نەشتەرگەریەکە ئەنجام دەدەین. پشتیوان بخوا. بەناوی خوا گەورە و مەهرەبان، زۆر سوپاسی دکتۆر زانای دەکەم. ئەوەڵان دوو عەمەلیاتی لێ کردم، ئەلحەمدولیلا زۆر باشم، دەستی خۆش بی، ئامانەتی خوای بی. ئەوم بەردە لە میزڵدانم عاسێ ببوو. زۆر سوپاسی دکتۆر زانای دەکەم، زۆر مەمنونی ما. ئەلحەمدولیلا دوو عەمەلیاتی لێ کردم، ناجح بووم. ئەخوای بەزیاد بی، زۆر زۆر سوپاسی دەکەم. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.